عزیزانی من سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی فانۆس و لە شەوێکی دیکەی مانگی ڕەمەزانی پیرۆز ئەبمۆ میوانی ماڵەکانتان هەر بە دیکۆرەکەی پشتمە ئەبێ بزانن لەکوێم ئەمڕۆ لە شارە حیاتەکەم لە شاری سلێمانی و لە شەقامی سەهۆڵەکەم تا کۆتایی پرۆگرام لەگەڵ مابن ئەڕۆینە لای چەند ئازیزێک و ئەیان دوێنین زانی کێ بێتە براوی خەڵاتەکانمان و خەڵاتەکانی ئێمە بخۆیە بات سڵاوت لەبێ چۆنی کاکە توانای قسەکە درم نیە داوای لێ بۆ ناتوانم پرسیار وەڵام ئەگەر زای خەڵاتە ئێمە مەمنون سپاس کوێ پرسیاری ڕۆژانت لێ یەکەم ئەوە نێ بڵێ وەڵای شتێکی ڕۆژانە من نایەمە دەرەوە بەس بە شەویەمە ئێ دەرەوە بە شەویتە دەرەوە لەبەرەوەی ڕەمەزانەوە نیە ئارە وەڵا بە ڕەمەزانە بارودۆخت چۆنە تووڕابی تووڕەنابی وەڵا زۆر باشم لەخوا بەزیێنە یاخوا هەر باش بی ئەگەر ڕەمەزان نەبێ بە ڕۆژیتە دەرەوە ئەی چۆن نایەم ئەها بە شەوانی ڕەمەزان تا سەعات چەند لە دەرەوە مێنیتەوە منە تا 12 لێرەمە بەڵام لە کۆتایەکانی ڕەمەزان خەڵک زۆرتر ئەمێنێتەوە ها بە بۆنێ لە تا قەدرەوە سێ مێنێتەوە تۆ هەر زووتر ئەگەڕێیتەوە ئەگەر زووتر تەواو زووتر ئەگەڕێمەوانێ ئەو تۆ زیرە نەکردووە لە تەنیشتی ئەمە ڕاتومە وەڵا کاکەیەکی کێوێ غەبێ غیرەتی هەبێ وەڵا من ڕاتومەوە یەکێ تاسەبی هەڵێ پەڕێنێ دای وەڵا من هەڵپەڕیم ئاوە باشە مامە لەگەڵ سوۆشیال میدیا بینت چۆنە سوۆشیال میدیا بەکارێنی فەیسبوک و ئینستاگرام و شتانە وەڵی وازم لێناوە واز لێناوە ئەو کاتێک کە بەکارتێنا 964 لای کردبوو 964 پیجەکەیان لایکت کردووە نەخێ ئێستا لایکت کردای خەڵاتێک مایافێ نەوەڵی لایکم نەکردووە باش لەگەڵ ڕسم و ڤیدیۆ بینت چۆنە ڕسم و ڤیدیۆ زۆر ئەگریت بە مۆبایلەکەت نە حەزم زۆر بینیە هەل لەوەتی ئەمە ڕوا بووم لەوانە دەڕسمم نەبێت باش بەسەر هاتێکی خۆشم بۆ بگێڕەوە لە کاتی کارکردن شتێک بەسەردات بێ بۆی خەڵاتی خۆم پێشکەشی تۆ بکەم وەڵی چی وەڵی بەسەرهاتی خۆش چییە خۆشی نەماوە ئەگەر بڵێ نەوەتەکان لە مناڵیە هەبوو بێ هی ئەو کاتێ مناڵیم بۆ بگێڕەوە ئێم ناڵی چی بوویتی بۆ خۆمانە چوو بۆ دەشتەوە ئەیتر مریشکمان بینی ڕامانەنا حیوانمانە بینی مانگامانە بینی دڵێکی زۆر زۆر خۆشمانە بوو ئەوە هەموو دنیای خۆمانە بەڵام ئێستا مناڵ وەکو جاران نییە ناتوانێت دەرەوە ئێستا یعنی کەوتی سەردەمێکەوانەیە یعنی بە ملیۆنەرەکانیشەوە بە فەقیریشەوە هەمی بێتاقەتە کەس شەوی نییە کەس دڵی خۆش نییە کەس برداح نییە یاخوا میشە دڵخۆش بی لە بەرەوەی کەم تۆ بێکەوە گفتوگۆمان کرد خەڵاتی خۆم پێشکەشی تۆکەم هیوادارم بە خەڵاتەکەم زێکی بچووک کەمە سەر لێو دەستەکان خۆش بێت فەرموو مامەگیان دەستەکان خۆش زۆر زۆر سپاس مەمنون سڵاوت لەبێ پێم لە ڕۆژانە بەچی سەرقاڵی یاخوا لە شە ساق بێت لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە باش ڕۆژەکان نایگری دەی وا یارمەتی واکە بۆ داسام بکە لەگەڵ سوۆشیال میدیا بینە چۆنە زۆر باش چی زۆر بەکارێنی ئینستاگرام باش لەگەڵ ڕسم و ڤیدیۆیا بینە چۆنە زۆر ڕسم و ڤیدیۆگری ئەزانی ناو مۆبایلەکە چەند ڕسم و ڤیدیۆی تایە ئەتوانی پیشانم بی ئەگەر نزیک بێ لە ژمارە من خەڵاتێن بە تۆ یەکسەر ئەوە ئەگەرێکە سووتە پرسیاری کرد لە یەکەم لە ماوەی 15 چرکەیە تۆ 5 ناو بە من بڵێ ئەو 5 ناوە هەم بۆ کچ بەکاربێ هەم بۆ کوڕ بەکاربێ ئێستا ناومان هەیە بۆ نمونەوەکو ئاوات هەم کچمانەی ناوی ئاواتە کوڕشمانەی ناوی ئاواتەوەیە تۆ لە ماوەی 15 سانیە 5 ناوم بەرێ ئاواتەکەش بخۆت بەکاربێنە ئەحسان باشم بابرێن ئاوات شێوە ماردین کوڕێ ناوی شێوە بێ باشە ماردین 15 چرکەم وتووە لە ماوەی 15 چرکەیە 5 ناوی کوڕ بە من بڵێ بە پیتی دەست پێ بکە قارەمان دەست پێشخەریشی ئەم بۆکەم دەی جارە قارەمانەکەی خۆم بڵێ باش دەستەکانە خۆش بە کاکە زۆر زۆر سپاس دەست خۆش سڵاوت لێبێ چۆنی ماندوو نەبی ئەحواڵە چۆنە ئیش و کار چۆنە ڕوا بە بۆنێن بێ مەعاشتەوە بە شوێکی عام کزە ئینشەڵڵا کە باش بێ لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە الحەمدوللیلا یخوا باش بی پێم بڵێ هەتا کەی لە ئەمێنیتەوە لێرە وڵی بەعام سەوڵەکەمی لە 2 ساعت 2 2 سێ و ناوەیە ئەها هەتا چەند ئەمێنەوە ساعت
والله دور بري دوني ورونا عدو بدو دوو بۆ دوو 12 والله. ساعت والله. یاخوا لە شتان ساعت وای سواسەکەم لەگەڵ سوۆسیال میدیا بینە چۆنە والله جا خو كذا خرابه ئەێ دانە هەیە والله يا باش عيبيني 964 فۆلۆ لای کردووە نبخو نەتکردوە نبخو ئەگەر بتکرد یاسێکسە خەڵات نایافێت بقول ما سواسك زۆر سپاس ما بوجارة قدر با بۆ جارێکی تر بێ عزیز. ئینستا سناپ کامیان زۆر بەکارێنی والله بشوي عم كربا وكا على تيك توك تیکتۆک هلا اخو بنجيب يعني اروح باش لە ماوەی 15 چرکەیە بله 5 ناو بە من بڵێ ئەو ناوانە بۆ کچیش و بۆ کوڕیش بەکار بێ بوكتي شو بكر ئەوسە لە کوڕمان هەیە ناوی ئاواتە کچیشمان هەیە ناوی ئاواتە وایە بله 5 ناوم بەرێ لە ماوەی 15 چرکەیە بۆ کچیش و بۆ کوڕیش بەکار بێ بياس نو ئاواتەکەش بەکار بێنە قەینە بنا يلا اوات إيه؟ اواس ئێ كرت عم ناوي كزورة بس حاليا سبهم کوردستان كردستان هي بناء سليماني وهي ماردين هي ئەمتم 15 چرکەوە چەند چرکە تێپەڕی والله بسبينش خاطر ما ناقل خاطر تەگرم ئەگەر تۆ شتێک پێشکەشی منکەی شعرێک گۆرانیەک بەسەر هاتێکی خۆش لە کاتی ئیشەکە تا بەسەر هات بێ لە ماڵەوە لە شوێنێک نازانە شتێک والله بس هذه خوش بقرآن جاء كاسبين زيادة كاسب كان ناس اشتي كم أبي تووشی شتێکی خۆش نەبووی مووقفێکی خۆش والله موقفك بقرآن ساري شمونا جاري ساقرنا شوي بخو باش ئەگەر من یەک خولەک پرسیار لە تۆ بکەم تۆ لەوێ خولەکەیە بەڵێ نەخێر نا بەکارنێنی من خەڵاتی خۆم ێن بە تۆ باشە یەک خولەک پرسیارە لە یەکەم ئەو یەک دەقەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکار نەهێنی هەچی باشە بەکارهێنم. وەڵی تر بەدڵی خۆ حەچی بەکارێنی بێ زەوانە بەکارمێنە باشە بله ناوی وەڕستان آريس تا گارێز خەڵکی سلێمانیت يس یسی هەرچی دە بەلای بەڵێم نەخێرا بەکاری مێنە بڵێ خەڵکی سلێمانی خلقي سليماني دەست پێکەمەوە لەسەر چاوە باشە سكرو ناوی وەڕستان آريس تا گارێز ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی شو كار ڕۆژانە 12 ساعت لێرە کارەکەن تقريبا قرز نییە کارکردن و بە ڕۆژ و بوون و من بطاقة الروح بەتاقەتە ڕوا شونا ناوتم بطاقة الروح باش وتم چی بەکارمێنە ممنوتو وتم بطاقة الروح ئێوتم چی بەکارمێنە من تۆڵی ئەمەم نەوتووە من مام کرد ئەمەکە بڵێت وای ئەمەم نەوتووە وتم ئەیچی هەرمێ خەڵاتی بەمیانی چی لێ بکەم چۆن هاوکاری بکەم زوفوري هذه باش یەک جار بە خێرایی بۆم بڵێ چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەتوگێتەکان أنا وش مبونا یەک جار خۆی خەڵکی سێ جارە بڵم یەک جار يكجر بلم چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵتوگێتەکان شو ما تسمي شقلان شقل صلتوقي ده شقل صلتوقي دقان ئێوە یەک جار بوو بڕگەی تێکەوت بووەوەیان والله أيوة بزانم ئێستا چی بۆ بکەم گلەی ناکەگەر خەڵاتە نێمە والله ئەمە زۆر بڕگەکانم تاقی کردەوە خزمەتە. دەستەکانە خۆش بەکاکە عزیزی، زۆر بەڕێزی. سپاس مەمنون دەست خۆش سلااوت لەبێ ناوی بەڕستان ميران کاک بیا ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی والله ها رمضان هر رمضان جاري دەی لە شستاق بێ سلام. لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە الحمد لله وشكر لەخوا بە زیاد بێت جەوەکەی فێن کە زۆر هیلاک نابی زور خوش رمضان شي زور خوش باش ئەی لەگەڵ سوۆسیال میدیا بینە چۆنە لە ماڵەوە بێبێر خەرکی سوۆسیال میدیابی بێزگە لە قورآن و نوێش بينم باشا بس اوش ني بلينها دايم لنا يبو باش شيت كشي خلي شو 964 فۆلۆ کردو لا انستا لە ئینستا لە تیکتۆک لە لا فەیسبوک انستا فورم كردو پێمام شامە خەڵاتێ والله حالي حاضر انترنت بيني هذا والله خەتی بۆ بکەنەوە كيف ممكن انا خدمتان تەواو زۆر باشە زۆرترین سپۆرت لەگەڵ کێ هەیە كوريك بناوي الان لايش لها كريمان ناسي باش ئەگەر بڵێم قال باش ئەگەر بڵێم ئالان بلۆکە خەڵات تێمێ بلۆکێکەی والله لا نایکەی لا والله من سیقام بە بەشداربووەکانی خۆم هەیە هەر ئەوەی کە ئەڵێ 964 لای کردووە من خەڵاتی خۆمێن بە تۆ هاملا خدمتها دەستەکان نەخۆش بێت. عزیزیم. زۆر سپاس دستگان خوش سپاس بۆ بەشداریکردن دەستەکان نەخۆش بێت. زۆر سپاس سلااوت لەبێ خير بنا شلونك كاكا؟ اخوان خير ئەحواڵە خير بنا باشی زور سباز ڕۆژانە خەرکی کارکردنی یاخوا لە شستاق بێ پێم بڵێ لەگەڵ ڕەمەزان بینە چۆنە الله باشي الحمد لله سنة بخو یاخوا باش بی بە ڕۆژیش کارەکەی یان بەس بە شەو والله هاي ساعات شوارع
یاخوا لەش ساق بێ ئێوە بیاخۆ. تووڕە نابی زۆربەی پیاوان لە کاتی ڕەمەزانە تووڕابن بە تایبەتیوانی کە جگەرە کێشن وەڵا برا بەرەوە بەرە وەڵای تو خۆر دەردی کابرا لە تووشی نەبی بەزەر باشە لە خوا بە زیابێ لەخوا بەزێر بێ ئەم ساڵ باشە جەوەکەی فێن کە خەڵک زۆر تووڕە نابێت هەرە وەڵا حەمد سەنا بخۆ لەخوا بەزیاد بێ لەگەڵ سۆشیال میدیا بینت چۆنە وەڵای باشی چی زۆر بەکارێنی وەڵای تر فەیسبوک فەیسبوک بەڵێ لە فەیسبوک ئینستاگرام لەو شوێنانە 964 لای کردووە بەڵێ تاکید بەڵێ ناڵێم پێم شامە لەسەر سێقا وەڵا لایکم کردووە بەرە وەڵا چۆن دەسەکانە خۆش بێ مادەم 964 لای کردووە میش خەڵاتی خۆم پێشکەشێتەوە دەسەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس دەست خۆش مامەگیان بە هیوای سودی لێبی زۆر زۆر سپاس دەسەکان خۆش بێ سڵاوت لەبێ سڵاو لە بەڕێسا ماندوو نەبی خوا بەخێر بن. پێم بڵە ڕۆژانە خەریکی چی وڵا خەریکیم کاس بێ دەشە ساغ وێ خوا ئاخوا بەخێر بن. لای من خۆشترین شتە چای خەڵوز تایبەتە نەفڵەمی خۆ بە تایبەتە ساعات چەندی بۆ ئێرە تا ساعات چەند لێرابی وڵا نزیکەی سێ عەسر دەسەکەین بەدانایتر بۆ چوار و نیو حازرە بێت تر تقریبا هەر هەتا سێ شەو مێنینەوە های تقریبا 12 ساعتەکەیە کەس هەیە وەکو من تایبەت بێ بە چای بەرمان بکاتەوە ئای چۆن بە تایبەتی مشتەکانی خۆمان شەوانە یەن بۆ لامان شکر بۆ خۆم ڕزقەکەمان حەڵاڵان پاک و خایەنیشە ڕعیم بە تایبەتی خەڵکە بۆ لامان دەخوا بەزیاد بێ یاخوا بەخێر ئەی لەگەڵ سۆشیال میدیا بینە چۆنە بەخوا تقریبا وەسڵ وەسەتە باش لەگەڵ ڕسم و ڤیدیۆ بینە چۆنە زۆر ڕسم و ڤیدیۆگری کەم ڕۆژێکی زۆری ئەوتۆنە باش ئەتوانی پێم بڵێ نامۆبایلەکەت بە نزیکەی چەند ڕسم و ڤیدیۆی تایە هی خۆم بەڵێ ژمارەیەکم پێ بڵێ نزیک بێ لەو ژمارەی کە لە نامۆبایلەکەت هەیە خەڵاتێمە 1200 باش ببینین ببین نزیکیش بێلەوە خەڵاتێمە چەند ئەر ئەوها بکەیت سەر دیارە ئێرە دیارە 1200 1940 هینێکە ڤیدیۆیە بەس بۆستە ئاخردانە کەپڵەکەم دەرنەچی باکە بڵەگە دەرنەچێ کاکە کەشفی مەکەن کەپڵەکە مسلمانە با لە کامێرە دەرنەکەدانەیە پیشانیش مێڵە با دەرنەچێ ناوشای تۆ ماوشای کامێرەکە ئەوم دەوێ ئەو ژمارە 2873 2000 ئەو 2000 باش شتێکی ترەکەین دەی لە ماوەی 15 سانیەیە باش تۆ پێنج ناو بە من بڵێ ئەو ناوانە بۆ کچیش و بۆ کوڕیش بەکار بێت پێش ناو بۆ بۆ بەکار نمونە کوردستانە سەر کچمانە نای کوردستانە کوڕمانە نای کوردستانە وایە لە ماوەی 15 سانیە پێنج ناوم بەرێ پێش ناو وڵای ناز لە ماوەی 15 سانیە سێ ناوم بەرێ کوردستانەکەش بەکار بێنە بەکار بێ کوردستانەکەش بەکار بێنە کە پێم وتی کوردستانەکە خۆ باش. ئاسانکاری وڵات دەی وڵای زۆریشە بە سالا عاشم وڵی شتەکە کتوب ئاوات ئالان ئالان ئاوات و ڕاستەکە یا برادێکم هەیە سیانەکەی خۆم واز لێ بێنە کوردستانەکە بۆ حسابەکەم و دوانی کەم پێ بڵێ لە ماوەی 15 سانیە ئالان و ئاواتی لێ دەکەین ئەی چۆن بەس کوردستانەکە بێڵەرەوە قەینە بەخوای گەورە دەی بۆم نایەت بووینە لە ماوەی 15 سانیە پێنج ناوم بەرێ بۆ کوڕ بەکار بێ بە پیتی دەست پێ بکە قالە قالەمە بەستە قادرەوانە قالێ و قادرە و قایەرە و ئەوی قادرە دەی کاکە سێ ناوم ئێستا کاتەکەت بۆ حسابەکەم سێ ناوم بەرێ هەر حەزەکە خەڵاتەکەم ماتی نازانچمات هاتم باشم دڵادڵە گەورەیە قایەر قادر ئێ قایر و قادرە ریجێکە ناوانیە قایر وەڵڵا قالە قادر قایر هەرسێکیان بەس قادرە بەس کورت کراوەتەوە زیاد کراوە ناوانێت مختاری بووەکەی خۆ ماڵە دەی قایر قادر قالە هەستێکی مانەیە کاکە ئەخوا دراسێکمانێ تەواو لێ نای قالەیە قادری مۆریاسیمان هەیە ئەمە دوو کەسی شخصە کاکە خۆ یەکێنی کاکە هەر قادرەکە کراوە بە قالە و کراوە بە نانە هەر قایر خۆی عەسنای قالێ کاکە واز لە قالە بێنە قادرێکم بۆ حساب کردی دوو ناویکەم بەرێ لە 15 سانیە ئێستا کاتەکە بۆ دانێم قارەمان قارەمان ئێ قەیسەر ئێ ئەو قەیسەر دەی ئەتوانی هاوکاریان لێوە قالە قەیسەر قادر ئەو واز لەو قایر و قالەیە ناهێنێ جیان کاکە کاکە خەڵاتێکم منێ با پێمێ بەخواوە دەست خۆش بەشاری یاخوا بەخێر سڵاو
خۆت لەبێ ماندوو نەبی سپاس دەکەم بەخێر ئەوە خۆیەوە باڵای بەرزنی ئەو لەسەر و بەرزایە من لە خوارەوە ئاوا بەسەڵامان لە تۆ بەرزترات بەرزترە ماشەڵڵا بەخێر بەزەوە زۆر فەرقی هەبوو بەڵێ لەگەڵی شوکارە وەزع چۆنە لەخوای گەورە بەسیابێ بابەتەکەی تۆ زۆر پەیوەندی بە شیرینی شتی واوە هەوە ڕەمەزانە عادەتەنیشی ئێمە منوەکو خۆم لە دوای بەربانگەوانە حازرە بم باشە لە دوای بەربانگی شانە خەڵک عادەتەن حەزی لە شیرینی و لە شەربەتە و جۆگەش تۆ زەگەرمی کرد و حەزی لە بابەتی فێنکەرەوە هەیە زیاتر لەبەرەوە ئیشی ئەمە لە دوای بەربانگەوە دەست پێەکە باش خۆت لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە لەخوای گەورە بەزیابێ یاخوا باش بی لەگەڵ سۆشیال میدیا بینە چۆنە لەگەڵ سۆشیال میدیاز بینم زۆر کەمە شەوانە چارێکێکتان نیم سەعادەرەوەنە ئەی لەگەڵ ڕسم و ڤیدیۆ بینە چۆنە ئەویش زۆر کەم ئەزانی مۆبایلەکە چەند ڕسم و ڤیدیۆی تەیە هەمی ناچێتە 500 ژمارەیەکم بەرێ نه هەرۆنە 500 سارەوە نیتیازیات مادەم قەلاقی باواز لەوەش بێنێ لە خزمەت یەک خولەک من پرسیار لە تۆکەم بەڵێ لەوێ خولەکەیە تۆ بەڵێ نەخێر نا ئەم بەکارمێنە باشە بەسەریش ئاوا مەکەوە ئاوا بکەیتوانە باشە باش ناوی بەڕێستان وەرزێر کا گۆردە ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی مەشغوڵی شوکاری خۆمم ئەی لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە لەخوا بەزیابێ ئەخوا هەر باش بی هاوسەرگیریت کردووە دووبارێکەمەوە بارەزی جەنابەت باشە با دووبارێکەمەوە ناوی بەڕێستان وەرزێر کا گۆرزێر خەڵکی سلێمانی بەڵ ئەمە دووجار بیگەم بەسێ بیکە بەسێ با بیگەین بەسێ سنەتە ناوی بەڕێستان وەرزێر کا گۆرزێر هاوسەرگیریت کردووە هێشتا زەواجم نەکردووە نەتکردووە نەمکردووە باشە ڕۆژانە زیاتر بەچی سەرقاڵی ئیش و کاری خۆم و ڕۆژ و تاعاتی خۆم ئەەکەم و مەشغوڵیەوە تووڕە نابی لە کاتی ڕەمەزانە عادەتەن خۆم کەسێکی تۆزی عسەبیم باشە بەڵام کەسێکی زۆر عساب ساردم تاوەکو حەدی خۆم بەڵێ ئی خۆیتم نەوت وۆڵی بەڵێ ئەکەنە بەڵەگەرەوە یان بەڵەکە نابێ بڵم لەو ئاخیرەشە بەڵی تیانی قسەکانی من داوای لێوردنەکەی دەستەکانە خۆش بە کاگۆردە سپاس بۆ بەشداریکردن بۆ شتێکیش نافەرموو قوربانم زۆر زۆر سپاس گەورەمانەکەن زۆر زۆر سپاس خۆتان گەورە دەستەکان ئازیزانم پرۆگرامی ئەم شەوی فانۆسیش کۆچایی پێات سوپاس بۆ ئەوە کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەمان بوون تا شەوێکی دیکە و لە مانگی ڕەمەزانی پیرۆز دەبمەوە میوانی ماڵەکانتان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ماڵاوە.